کردەوەکانمان لەو ڕۆژەی لەو دەقەی کە دەمرین کۆتایی بە کردەوەکانمان دێت. ئەو چاکانەی کە کردومانە کۆتایی پێدێت ئیلا لە سێ ڕێگاوە نەبێت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەمە بەرۆبوومی ئادەمیزادە، لە دوای مردنی شت سوودت پێ دەگەێنێ. یەکەمیان سەدەقەتین جاریە، ئەگەر خێرێکی نەبڕاوت هەبێ، لە مزگەوتێکا بەشداریت کردووە، لە هەڵکەندنی بیرێکا بەشداریت کردووە، قورئانێکت کڕیوە بۆ ناو مزگەوتێ، لە کاری خێرا بەشداریت کردووە و کارە خێرەکە بەردەوامە، سەدەقەیەکی جاریە، واتە خێرێکی نەبڕاوە. لە دوای مردنیشت دارێکت ناشت بێ، خەڵکی لە سێبەرەکەیە دانیشی تۆ خێرت بۆ دێ، خەڵکی لە بەری ئەو دارە بخوات خێرت بۆ دێ، بیرێکت هەڵکەندووە خەڵکی لە ئاوەکەی بخوات تۆ خێرت دەست ئەکەوێ، خەڵکی دەستنوێژی لێ بگرێ تۆ خێرت دەست ئەکەوێ، خۆی لێ بشۆرێ بیخواتەوە خێرت دەست ئەکەوێ. ئەمە خێرێکە و لە دوای مردنیشت بۆ دێ و لە کاتێکش کە زیندوی هەر بۆ دێت. جا بۆیە هەڵدەین خێری نەبڕاوە لە دوای خۆمان بەجێ بهێڵین. فەیسبووکێک تەیە، ئەکاونتێک تەیە، شتێکی خێرت یا بڵاو کردوتەوە، قورئانێکە وتارێکە، بابەتێکی باشە خەڵکی سوودی لێ وەرەگرێ، ڕاستەکەی خۆت مردی، بەڵام ئەو خێرێک کە بڵاوت کردەوە لەو شوێنەدا لە دوای مردنیشت ئەو خێرت هەر بۆ دێ. خراپش بە هەمان شێوە، گۆرانێکیش بڵاو کردوتەوە لە دوای مردنیشت گوناحی ئەو گۆرانی بۆ تۆ دێت کە تۆ هۆکاری بۆی کە بەهۆی تۆ چەندەها کەس گوێ لێ بگرێ. کەواتە شتێک بکەین بۆ دوای مردنمان، خێرێکی نەبڕاوە، وەڵڵی بابەتێکی ئاینی قورئانێک شتێ بڵاو بکەیتەوە، بە ئیزنی خوا لە دوای مردنت دڵخۆشت دەکات. جا ئەمە سەدەقەی جاری پێڵێن. هەوڵ بدەین کارێک بکەن لە دوای مردنمان خراپەکانمان کۆتایی بێ و چاکەکانمان بەردەوام بێ بە پشتیوانی خوا. ئەمە خاڵی یەکەم. ئەو عیلمین یونتەفع بهی، یاخود تۆ عیلمێکت پێیە، ئەو عیلمە خەڵکی سود و قازانجی لێ وەردەگرێ، خەڵکی سود و قازانج لە عیلمەکەت وەرەگرێ، لە زانیاریەکەت وەرەگرێ، واتە زانیاریەکی بە سود بە خەڵکی دەبەخشی. خۆ ئەگەر نەتوانی وتار بدەی دەتوانی وتار بڵاو بکەیتەوە، خۆ ئەگەر نەزانی قورئان بخوێنی دەزانی قورئان بڵاو بکەیتەوە، خۆ ئەگەر نەزانی حەدیث شەرحەکەی دەتوانی بیخوێنیتەوە و لە شوێنێ وەریگریت و تۆش بڵاوی بکەیتەوە. عیلمێکت پێ بێ خەڵکی سوودی لێ وەرگرێ. بە ئیزنی خوای گەورە لە دوای مردنمان پێویستمان پێی دەبێت، زۆر زۆریش پێویستمان پێی دەبێت ئەو عیلم و زانیاری کە پێمانە بە خەڵکی ڕابگەینی. بۆی ئیمامی سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوای لێ بێ و ئیمامی سەعیدی کوڕی جوبەیر کە بە ئێمە دەفەرمون هەر عیلمێکمان پێیە پێمان خۆشە ئەو عیلمەمان بە خەڵکی ڕابگەینین و نەڕواتە ناو قەبرەوە، بۆ ناو قەبرەکەمان نەیبین. کەواتە تۆش دەتوانی زانیاری شەرعی بڵاو بکەیتەوە، بەڵام هەندێک کەس بەداخەوە بەهۆی ئەوەی پێی نەڵێن ئەمە ئیسلامیە، پەنا بخوا ناچێ بابەتی ئاینی بڵاو کاتەوە، قورئان بڵاو ناکاتەوە، وتار بڵاو ناکاتەوە، ئەترسێ لە کەسابەتەکەیە ترسێ، لە پۆستەکەیە ترسێ. ئەی ڕۆژێک دێت لە دوای مردنت بەخوا پۆستەکەت و کەسابەتەکەت و ماڵەکەشت هەمووی بەجێ دەهێڵی. ئەوەی کە بە کەڵکت دێ بۆ خۆت قورئان بڵاو کەرەوە، خێر و بەرەکەتە. کابرا پێی عیب نییە پێڵێن علمانی، تۆ پێت عیبە پێ بڵێن ئیسلامی، بۆ ئیسلامی یانی واتە شوێنکەوتووی ئیسلام. ئیسلامی ئەوە نییە کە خەڵکی لێ تێگەشتووە، تۆ موسڵمان بی ئیسلامیت، واتە شوێنکەوتووی ئیسلامی. ئەو یایەکە لە دواوە پێی ئەڵێن یا نیسبەت، تۆ چی شتێک بکەی دێنە باڵی فەڵق. تۆ خەڵکی چەمچەماڵی پێ دەڵێن چەمچەماڵی، واتە خەڵکی چەمچەماڵی. کەواتە تۆ ئەڵێن تۆ فڵان کەس تۆ کوردی، ئەو یایە لەگەڵایە. تۆش کە ئیسلام ئیسلامی، واتەش ئەگەر موسڵمان بی شوێنکەوتووی ئیسلامی، تۆ ئیسلامیت، واتە شوێنکەوتووی ئیسلامی، نەک ئیسلامی سیاسی. کەواتە باش کارێک بکەین لە دوای مردنمان بە پشتیوانی خوای گەورە، خێرێکی نەبڕاوەمان هەبێت، شتێکمان لە دوای خۆمان بڵاو کرد بێتەوە، شتێکمان بە خەڵکی وتبێ نەبێتە مای شەرمەزاری بۆ دنیا و قیامەتمان. ئەمە شتێکە لە دوای مردن ئێمە ناڵێن هیچ بۆ مردوو ناڕوا،
مردوویە شتێکی باشی لە دوای خۆی بەجێ هێڵا بۆ بۆی دەڕوات ئیتر هەر مەشروعێک بێ هەر عیلم و زانیاریەک بێ بەڵام ئێمە دەڵێن مردوو سود لە فاتحە و لە تەعزیە وەرناگرێ چونکە ئەمە لە ئیسلامدا نەهاتوو بەم شێوەیە سود لەوە وەرەگرێ کە دوعایەکی خێری بۆ بکەین یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی یەکێت لەو شتانەی کە ئینسان لە دوای مردنی کە کردەوەکانی قەتع دەبێ و کۆتایی پێدێ سوود و قازانجی پێدەگەێنێ ئەو وەلەد صالح يدعو له وەلەد واتە کوڕ و کچ وەلەد مەبەست پێی زانان دەفەرمون وەلەد لە زمانی عەرەبیە ئەولاد کوڕ و کچەگرێتەوە هەردووکیان ئەگەر کەسێک مناڵێکی ساڵح و چاکی هەبێ کوڕ بێ یا کچ دوعای خێر بۆ دایک و باوکیان بکەن ئەمە بۆ مردوو دەڕوات مردووەکانتان بەردەوام دوعای خێریان بۆ بکەن بە تایبەت دایک و باوکتان زیندون یا مردون یەکێک گەنجێک هاتە لای پیاو چاکێک وتی باشە من چۆن بزانم کەسێکی چاکم چۆن بزانم من ساڵحم چاکم فەرمووی ئەگەر هەموو ڕۆژێک هەموو نوێژێک دوعای خێرت بۆ دایک و باوکت کرد ئەوە تۆ چاکی تۆ کەسێکی ساڵح و چاکی ئەو وەلەدین صالحین مناڵێکی چاک کوڕ بێ یا کچ دوعای خێر بۆ دایک و باوکی بکات کەواتە ئەگەر تۆ هەموو ڕۆژێک دوعای خێر و بۆ دایک و باوکت نەکرد خۆت بە کەسێکی چاک مەزانە هەر تەنها ئەوەندە بڵێ ربی غفیر لی وەلیوالیدەیە خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بە لە سەجدەدا لە دوای تەواوبوونی تەحیات و پێش سەلامدانەوە لە هەموو کاتەکانی ترا بڵێ خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بە ئەگەر وات کرد هەموو کاتێک ئینسانی بەوەفا ئەبێ هەموو نوێژێک دوعای خێر بە دایک و باوکی خۆی بکات ربی غفیر لی وەلیوالیدەیە ئەوان زۆر ڕەنجیان بە ئێمەوە بینیوە بێگومان ئەوان زۆر بە ئێمەوە هیلاک بوون ئێمە کاتێک کە باوکین و خێزانەکانمان دایکە لە وەزعەکە تێگەین ئەزانین دایک و باوکایەتی یعنی چی جا ئەگەر دوعای خێر بۆ دایک و باوکت کرد تۆ ساڵح و چاکی ئەگەر نەتکرد تۆ تاڵحی تۆ خراپی تۆ بێوەفای تۆ سپڵەی بەرامبەر دایک و باوکی خۆت جا بۆیە ئینشاڵڵا دوعای خێریان بۆ بکەن هەموو کاتێک لە بیریان مەکەن ئەو کاتە تۆ ئینشاڵڵا کەسێکی بەڕێز و چاکی کەسێکی بەوەفای بەرامبەر بەو کەسانەی کە دایک و باوکی خۆتن بەبێ مەسلحەت و بەرژەوەندی لە هەموو کەساتە تۆیان خۆشویستووە کەواتە ئینشاڵڵا با لە دوای مردنمان کارێکی وەها بکەین مردوەکانمان دڵخۆشکەین بەردەوام دوعای خێریان بۆ بکەین بەردەوام لە بیریان نەکەین هەموو مردوەکان بە ئیزنی خوای گەورە ئەو دوعایانە کە ئێمە بۆ مردەکانی دەکەین وەکو ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ باشترین شتێک کە ئینسانی زیندوو بۆ مردووی بکات دوعای خێرە دوعای خێریان بۆ بکەین بەردەوام بەخوای گەورە ئەوان ئێستا لەناو گۆڕدا چاوەڕێی دوعای خێری ئێمە پێویستیان بە دوعای خێری ئێمەیە ئێمەش بابی وەفا نەبین بابی ڕەحم نەبین دوعای خێریان بۆ بکەین بۆ مردوەکانی ترشمان بە هەمان شێوە لە بیریان نەکەین بەڵکو ئینشاڵڵا مناڵەکانیشمان ئێمە لە بیر نەکەن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو يا ربي خوايا لقناهي دايك وباوكو مردوكان من خوش بي خوايا ببهشتي بانو بدين شاديان كي لآقري دوزخ وعذابي قبر بدوريان كي خوايا رحم ومهرباني خود برجيني بسر مردوكان مانا خوايا رحمتي خوتيان بسر برجيني يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين